باش بینیمان کە هاوکارمان نیان لە ناو خەڵکە ڕای خەڵکی وەرگرتبوو سەبارەت بە هاوسەرگیری بەشێگەی دە 25 ساڵ لە بەشێک لە 22 ساڵ بەشێگەیانودنا لە 30 ساڵ باشە هەندێکیش دەیانە دەبێت تەمەنی هەندێ شت هەیە کە تۆ ئەم پرۆسانە تەواو بکەیت دواتر بچیتە ناو پرۆسی هاوسەرگیرەوە دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەمە زیاتر وشیارتر ببین ئەمانە لە هەردوو ڕوەکە چ لە ڕووی کۆمەڵایەتیەکەیشەوە و چ لە ڕووی یاسایەکەشیەوە گفتوگۆ بکەین ئەم بەیانە کە دوو میوانم لەگەڵە بێت شێرزاد محەممەد پارێزەری ڕاوێژکار کە لە ستۆدیۆ لەگەڵمە بێتەوە فازڵ عومەر کۆمەڵناس لە سلێمانیەوە لەگەڵم ئەبن سەبارەت بە تەمەنی هاوسەرگیری و بنەما و یاساکانی پێکێنانی خێزان گفتوگۆکەین بە خێراتنی هەردووکتانەکەم سوپاسانەکەم کار لە پرۆگرام لەگەڵمان زۆر سپاس کاک شێرزاد ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم لە ڕووی یاساییەکەیەوە یاسا ڕێگە ئەدات بە چ کەسێک هاوسەرگیری بکات و بنەماکانی هاوسەرگیریە بێت لە ڕووی یاساییەوە چی بن لە سەرەتاتا زۆر سپاسی تەلەڤیزیۆنی کەی 24ەکەم بۆ ئەم میوانداریە بۆ ئێمە خۆی تەمەنی هاوسەرگیری بە پێی یاسا هەروەکو لە مادەی 7 و مادەی 8 قانونی ئەحوال شخصی دیاری کردووە تەمەنی 18 ساڵی داناوە هەر کەسێک کە 18 ساڵی تەواو کرد ئەوە ئەچێتە ناو سنی ڕژدەوە بۆی هەیە کە هاوسەرگیری بکە بەڵام لە لایەکی ترەوە لەبەرەوەی کە کۆمەلگا زیاتر ئەچێتە ناو ژنهێنان و وەچە خستنەوە ئەو شتانە پیان خۆشە یاخود ئەتوانین بە شێوەیەکی تر بڵێن هاروهاجی گەنجەکانمان لە تەمەنی 15 ساڵیشە ڕێگەی داوە یاسا ڕێگەی داوە بە مەرجێ باوکی ئەو کوڕیان ئەو کچە کە تەمەنی 15 ساڵە 15 تەواو کردبێ ئەو کاتە ئەتوانێ ماری بڕێ بە ئیزنی قازی لە بەردەم قازی بەڵام ئەگەر هاتوو باوکیشی ڕازی نەبوو قازی مۆڵەتێکی پێدا دوای ئەو مۆڵەتێکی پێدا مۆڵەتێکی دیاریکراوی پێدا بزانێ باوکی ڕازیە بێیان ڕازی نابێ بۆی کە چارەسەری کێشەی ئەو کوڕ کچە بکات قازی خود پاشان خۆی مارەیە بڕێ خۆی مارەی ئەبڕێ ئەوە بە نسبەتی تەمەنەوە بەڵام لە ڕاستیدا بەڕێی خۆم هەروەکو هاوڵاتیانش ڕوونیان کردەوە هەست کەس ڕێی خۆیان من بەڕێی من ئێستا سنی ڕوشت 18 ساڵیش کەمە لەبەرەوەی ئێستا ینی کە پێوترێ سنی مراهقە یاخود هەرزەکاری تا 18 ساڵ دانراوە بەڕێی من کەمە 18 ساڵی چونکە ئێستاکە ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایە کە ئێستاکە هەیە و خەڵکرانەوەیکی زۆری هەیە و تێکەڵبوونێکی زۆر هەیە یعنی خەڵکەکە زیاتر کە دواکەوتووە ئەتوانم بڵێم تا 20 بەسەرەوەش تا ئێستا گەنجەکانمان هەر من بە هەرزەکار دایانەنم بەڵێ باشە با بێمە لای کاک فازڵ وەکو کۆمەڵناسێک سەبارەت بە هاوسەرگیری قسە بکەین لە ڕووی یاساییەکەیەوە تەمەنی 18 ساڵ گونجاوە هەندێک جار وەکو ئەوەی کە وەکو حەزکردن لە 15 ساڵیش ڕێگەی پێدراوە بەڵام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە تا چەندە دروستەکە لەو تەمەنەیە هاوسەرگیری بکەیت و تەمەنی دروستی کەسێکی تەندروست کەیە کە هاوسەرگیری بکات کاک فازڵ بەڵێم کاتەیەوە باش سڵاو بۆ جەنابتان بۆ میوانە بەڕێزەکەتان ڕێزم هەیە بۆ بینەرانتان هەڵبەتە ئێمە زانین کە هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتیە و گرنگی و بایەخی خۆی هەیە و تا ئاستێک پیرۆزدەوە ئەم پرۆسەیەکی گرنگە بۆ بەردەوامیدان بەژیان و خستنەوەی وەچە و نەسل لە ڕاستیدا پرۆسەکە ئەتوانین بڵێن لە سەرەتادا پرۆسەیەکی عاتفی و هەڵچوونە پاشان ڕاهەندەکانی کۆمەڵایەتی یاسایی ئابووری کللتوری و فەرهەنگی وەردەگرێ ئێمە سەبارەت بە پرۆسەی هاوسەرگیری زیاتر لە ڕوانگەیەکمان هەیە کە قسە لەسەر تەمەنەکە ڕوانگەی دینیمان هەیە ڕوانگەی یاساییمان هەیە ڕوانگەی ئابووریمان هەیە ڕوانگەی کۆمەڵایەتیمان هەیە و حتا ڕوانگەی تەندروستی و زانستیشمان هەیە بۆیە لە ڕاستیە ناتوانین تەمەنێک دیاری بکەین بڵێن ئەم تەمەنە گونجاو بۆ هاوسەرگیری نەخێت بەڵکو ئەو دۆخ و هەلومەرجەی کە ئەو تاکانەی تێدایە لە ڕووی ئاستی پێگەیشتنی کۆمەڵایەتی وەجێگیری باری دەرونی و هەروەها ئیستیقراری ئابووری ئەمانە ڕەنگە پێوەری زیاتر بن واتە بۆ نمونە کەسێک ئەتوانێ لە تەمەنی 18 ساڵیا ژیانی هاوسەرگیری پێک بهێنێ کە ئەو مەرج و شەرتانەی تێدا بێت بۆ ئەوەی بتوانێ لەسەر پێی خۆی بوەستێت و درێژە بە ژیانی هاوسەرگیری بدا و ڕەنگە کەسێکە لە تەمەنێکی زیاتر لەویش بێ ئەو ئامادەیەی نەبێ
بۆیە بە بڕوای ئێمە ڕەنگە باشترین کات بۆ پرۆسی هاوسەرگیری بریتی بێ لە دیاریکردنی هەلومەرجە ئابووری و کۆمەڵایەتی و نەفسیەکە نەک خودی تەمەن، بەڵام بە گشتی ئێمە وەک مامۆستا ئاماژەی پێکرد لە ڕووی یاساییەوە سنی ڕۆژت دیاری کراوە کە بە قەنەعەتی ئێمە مرۆڤ ئەتوانێت لە دوای خوێندنی زانکۆوە با بڵێم چێتە ناو پرۆسەوە. بەڵام لەبەرەوەی ئێمە لە کوردستان و لە ناوچەکە ئەمڕۆ بەناو ژیانێکی ئابووری تا ئاستێکی زۆر جێگیردا تێپەڕین، بۆیە گرنگە ئەو کەسانی کە ئاچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە هەوڵ بدەن لەو لایەنانەوە جۆرێک لە ئامادەیان هەبێ بۆ ئەوەی دوجار خێزانەکە پارێزراو بێ و لەبەر یەک هەڵنەوەشێتەوە. باشە. کاک فازڵ ئاماژەی بۆەوە کرد کە پەیوەستە هاوسەرگیریکردن پەیوەستە بە هەندێ ڕوانگەی دیکەوە کە ڕوانگەی ئابوووریەکەیەتی و کۆمەڵایەتێکەوەوانە. هەندێک جار دەبینین لە ڕووی ئابوووریەکەی و گونجاوە کەسەکە توانای ئەوەی هەیە حەزیشی هەیە بۆ هاوسەرگیری، بەڵام ئەمە حەزێکی کورت ماوەیە. ئەمانە نابێتە هۆکاری ئەوەی کە دواتر ڕێژەی لە یەک جیابوونەوەش زیاد بکات. ئێستا ئێمە کێشەی دادگاکانمان ئەلەوە سەری هەڵداوە کە جەنابەت ئاماژەت پێکرد، چونکە ئێستا تەماشا ئەەکەین زۆربەی کێشەی دادگاکان زۆربەی تەلاقەکان کە هەیە لە دادگایە تەمەنە گەنجەکانە. خۆی تەعاان هەر خێزانێک کە پێک دێنێ لەسەر سێ ئەساس پێک دێنرێ. یەکێکی غەریزەی جنسی کە لە نێوان ژن و پیاوە هەیە، یەکێکی غەریزەی دووەمیان غەریزەی عاتفی و ڕوحی کە لە نێوان ژن و پیاوانە هەیە، سێمیان غەریزەی پێکەوە ژیانی هەتاهەتایی بۆی کەوا وەچە بخرێتەوە. خۆی لە ئەساسی هەدەفی زەواجکردن وەچە خستنەوە و درێژە پێدانی کۆمەلگا و دروستکردنی خێزانێکی بچووک و پاشان ئەو خێزان ئەبێتە کۆمەلگایەکی گەورە. بەڵام ئێستا تەماشای دادگاکان بکەین بەداخەوە کە مەجلیس قەضای عێراقی ئەنجومەنی دادوەری عێراقی کە بڵاوی کردەوە بۆ ساڵی 2021 73399 داوای تەلاق هەبووە. من خۆم شخصی خۆم ئەم ساڵ تایەکو ئێستا 14 تەلاقم هەبووە وەکو پارێزەرێک. باشە لە شارێکی وەکو هەولێر زیاتر لە 10,000 پارێزەرمان هەیە کە من خودی خۆم 14 تەلاقم هەبووە. ئاخۆ ئەبێ ئەوەکان ترچی بێت. تەمان هۆکارەکانی ئەو تەلاقە زۆربەی ئەوەیە کە لە یەک ناگەن تا ئێستاکە تاکو ئەو کاتی کە هاوسەرگیریەکە ئەکەن ئەو لاوانە نازانن مانای ژنسیە، نازان مانای پیاوچیە، لە یەکتری تێگەیشتنیان نییە، تەنها هەر حوبی یەکەمیان هەر خۆشەویستی یەکەمیان غەریزەی جنسیەکەیە هانیانەدا کەوا زەواجەکە بکەن. بەڵام غەریزەکانی دوایی پاشی دوایی کێشەکانی دوای زەواج کە دێتە پێشەوە ناتوانن کۆنتترۆڵی بکەن. بۆیە کێشەکان زۆر دەست پێەکە. ینی سیرەکەی لە کۆمەلگای خۆمانە چەند هۆکارێک هەیە بۆ هاوسەرگیری. بۆ نمونە کەسێک ئەڵێ من تەنها کوڕێکم هەیە ئەمێ کوڕەزاکەم ببینم، هێشتان تەمەنی 13 ساڵە نەگەیشتە 15 هەڵە سێژنێکی بۆ دێنێ. باشە لێرەیە پرسیارەکە ئەوەیە ئایا 13 ساڵ ئەزانێ مانای خێزان چییە؟ نازانێ مانای خێزان چییە؟ شیرازەکەیان زوو تێک ئەچێ، زوو ناگەنە تەفاهم. بۆیە کێشەکانش ئەمە شێوێ لە کێشەکێکی دیکە لەوانە ئەگەر کەسێک بۆ نمونە تۆزە لاسار بێ سەرە ڕۆ بێ ئەڵێن بە کوردی خۆمان داکاسێ ئەمە بە ببەسرێتەوە بە ژن و مناڵەوە. ڕاستە ئەوە گەورەترین هەڵەیە. لێرەیە کارێ با داکاسێ چیە بێتە قوربانی ئافرەتێکە بێتە قوربانی. ئێمە شەمانێ ئەو قوربانیە کەمەوە بێ بەڕاستی هۆشیاری یاسایی و هۆشیاری کۆمەڵایەتی زیاتر بڵاو بکرێتەوە لە هەموو کەناڵەکان بۆی کەوا خەڵک تێبگات نەچێت باکوڕەکەشی لاسار بێ بتوانێت بە شێوەیەکی تر لاساریەکەی کەم بکاتەوە. نەوەکو بەکەیف خۆی مۆڵەتی پێ بدا و چی بکاو چی نەکاو. ئێمە ڕاستە ئەڵین ئازادی هەبێ بۆ مناڵ، ڕاستە ئازادی هەبێ بۆ هەموو کەسەیە، بەڵام هەموو ئازادیەک سنووردارە. کاتێک کە تو بتێ بە ئافرەتێک لاساری کوڕەکەی خۆت نەهێڵی ئەمە شتێکی خراپت کردووە. بۆیە ئێستش ینی بۆ نمونە من خۆم تەلاقێکم هەبوو دوێرەکە پەسەندی تەلاقەکە کرا، یعنی تەماشاکە لە 13 ساڵیا خواست بووی مناڵێکیانش هەبوو ئینجا تەلاقشیدا بوو هێشتا نەگەیشت بوونە 15 ساڵ. باشە دوێنەکە ئێمە تەزدیقی تەلاقەکە و زەواج و هەموویمان کرد. باشە ئەمە کاریگەرەکەی چیە؟ کاریگەرەکەی تێنەگەیشتنی ئەو کەسەیە لە هاوسەرگیری. باشە بوو مناڵێکیوە بۆ ژندێنی بۆ یعنی سیرەکەی کارەساتەکان لە چێو دەستی پێکرد. یەکەم هەرەکو جەنابەت ئاماژەت پێی کرد مەسەلەی باری ئابووری.
ئێستا باری ئابووری خەڵکان بە شێوەیەکی گشتی زۆر باشە بەڵام لە خواروی عێراق ئەگەر تەماشای بکەین باری ئابووری زۆر خراپە بەو شێوەی لای خۆمان نییە بە شێوەی کوردستان نییە زیاتر ئەیانێ بە هەر شێوەیەک بێ کچەکانیان بەشوو بدەن تاوەکو لە کۆڵیان بێتەوە بە خێوکردنی بەڵام ئەو لە کۆڵبوونەوەیە کاردانەوەی زۆر خراپی بێت تێدێکەوە تەلاقدانە. زۆر باشە کاک شێرزاد با لەگەڵ کاک فازڵ سەبارەت بەوەی کە دەڵێن ئەگەر بیانوێت کەسێک داکاسێ ئیتر هەر لایەنێکیان بێت ئەوڵی خەنە ناو ژیانی هاوسەرگیریەوە شەیەک هەیە مجاوە خۆمانە مەسەحی عەقلی نییە هاوسەرگیری هەتاوەکو لەوێ چاک بکرێتەوە کاک فازڵ بۆچی دایکان و باوکان ئەوەندە لە تەمەنێکە کە ئازانم منداڵەکانیان تر تەمەنی گەشەکردنیانە و ئیتر دواتر چوونەتە تەمەنی هەرزەکاری و لە دوای ئەوەیە ئەوەندە ملکەچن ئێستا خۆتوانن دایکان و باوکان ڕێگر بن لەوەی کە هاوسەرگیری نەکرێت ئەمان چۆن ئەڵێت دە کوردەواری ئەڵێن دوو کرا زیاتریان دادڕیوە تەجروبەی زیاتریان یا ئەزمموی زیاتریان هەیە لە ڕووی کۆمەڵناسیەوە ئەمە چۆن لێی ئەڕوانن بۆچی دایکان و باوکان ملکەجی ئەم جۆرە زەواجانە ئەبن ئەم جۆرە هاوسەرگیریانە ئەبن. بەڵێ لە ڕاستیە ئەو با بڵێن تێڕوانینە کۆمەڵایەتیە بە بەشێکی پەیوەندی هەر بە ئەو تێڕوانینە کللتوریەوە هەیە کە لە ڕابردووە هەبوو کۆمەڵگای کوردی ممارەسەی کردووە چونکە خێزان بە شێوەیەک لە شێوەکان وەکو ئیستقرار سیر دەکرێت بۆیە ئەگەر بیرکردنەوەیەکی لەو شێوەش هەبێ لە ڕاستیدا ئەسڵەکەی دروستە بەڵام دوجار ئێمە ئەزانین کە ئەمڕۆ کوردستان بە ناو گۆڕانکاری زۆر خێرادا تێدەپەڕێەوە دەزانین کرانەوەیکی نەوعی هەیەوە تەکنەلۆژیا تەواجودێکی جددی هەیە لە ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بۆیە زۆر گرنگە دایک و باوکان ئەوەی کە بیر لە ئەوە ئەکەنەوە با بڵێن خێزان وەکو ناوەندێکی ئێستقرار بۆ مناڵەکانیان سیر بکەن زیاتر با بڵێن هانیان بدەن بۆ خۆ دروستکردن و خۆپێگەیاندن لە ڕووی ڕۆشنبیری زانستی هزری و هەتا وەستان لەسەر پێی خۆیان لە ڕووی ئابوووریەوە چونکە ئەمانە دوجار پێوەری گرنگن بۆ بەردەوامبوونی خێزان دروستکردن لە ڕاستیدا ڕەنگە قورس نەبێ بەڵام ئیدارەدانی خێزان و ڕێزگرتن لە خێزان و بەردەوامدان بە ژیانی خێزانی گرنگترە بۆیە بە قەناعەتی من لەوانەیە بە شێوەیە لە شێوەکانەوەی کە لە کوردستان هەیە مەسەلەی جیابوونەوە ئەوانە تا ئاستێکی زۆر تەبیعیش بێت چونکە ئێمە زانین ڕۆژانە بەدەیان پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدرێەوە دەزانین کە هەموو ئەم پرۆسانە بە شێوەیە لە شێوەکان سەرکەوتوو نابن و با بڵێن تووشی گرفتاری و گێر و کێشە دەبن لە درێژەدان بە ژیانی خێزانی ئەوەی کە زۆر گرنگاوەیە کە ئێمە کۆمەڵێک ناوەندی گرنگمان هەبێ کە وەکو مامۆستا باسی کرد ناوەندی یاسایی هەبێ بۆ هۆشیاری یاسایی بۆ پێدانی هۆشیاری یاسایی بەو کەسانەیە چ ناو ژیانی هاوسەرگیری و ئێمە پێویستمان بە ناوەندی دەرونی و کۆمەڵایەتیە کە بەداخەوە ئەمڕۆ لە کوردستان بەدایان و سەدان دەرووناس و کۆمەڵاسەیە کە بێ ئیش ئەسوڕێنەوە کە ئەتوانن کاریگەری خۆیان لەسەر ئەو تاکانەدا بنێن پێشەوەی بچنە ناو ژیانی هاوسەرگیری تا هانیان بدەن بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە چۆن لەگەڵ یەکتردا بگونجن بتوانن درێژە بە ژیانی هاوسەرگیری بن واتە ئێمە لە ڕاستیدا پرۆسەی هاوسەرگیریمان وەکو پرۆسەیەکی گرنگ تەنها ستۆ تا ستۆی خێزانەکان دەوڵەت کەمتر تەواجودی هەیە لە ئیدارەدان بەم بابەتە و ئێمە زانین کە میدیا ڕۆڵێکی خراپە جێڕێ ئەمڕۆ لە ڕێگەی نمایشکردنی کۆمەڵێک درامای جۆرا و جۆری نامۆ بە ناوچەکە نامۆ بە کللتوری تۆ وا ئەکا کە ئەو تاکانی کۆمەڵگەی تۆ وەکو ئاوێنەیەک سەیری بکەن خۆیانی لە بەرا ڕێکخەن دوجارە بینی کە لێک هەڵوەشانەوەی خێزان لەلایەن ئاسانە بێ هەر وەک چۆن لە درامایەکای بینی وە بە قەناعەتی منە گەر بمانەوێت لەسەر ئەم پرسە بوەستین و بمانەوێت ئەم پرسە با بڵێن بگەێنین بە ئاسێکە لایدا کەمترین جیابوونەوە هەبێ نابێ نەسیحەتی خەڵکەین بەڵکو ئەبێ کاری لەسەرکەین نابێ مارکە بسپێرین بە خێزان بەتەنها بەڵکو دەبێ بیسپێرین بە دەوڵەت و ناوەندە گرنگەکانی کە دەوڵەت ئیدارەیەدا ئێمە لەکوێی پرۆسەی پەروەردە و فێرکردندا ڕۆژێ لە ڕۆژان تۆ بیست و تەباسی خێزان و گرنگی خێزان و پرانسیپ و بەهاکانی بەردەوامبوونی خێزانێکی تەندروست بکرێ
ئێمە فۆکسمان نابێت تەنها لەسەر ئەو دوو گەنجە بێکیانێ بچنە ژیانی هاوسەرگیری، چونکە دەزانین ژیانی هاوسەرگیری پەیوەندی بە بابەتێکی غەریزی جنسیەوە هەیە، دوجار فۆرمێکی کۆمەڵایەتی وەرەگرێەوە، پاشان کۆمەڵی ڕەهەند وەرەگرێت کە ئابوووریە کۆمەڵایەتیە، حتا ڕەهەندگەلێکی هەیە کە مرۆڤ ڕاستیا کاتێ دەسوپەنجان لەگەڵ نەرمەکە قورسە. بۆیە ئەو گەنجانە پێویستیان بە هاوکاری زیاترە و ڕەنگەم بەرنامەی جەنابێت دەرفەتێکی باش بێ بۆەوەی کە با بڵێن لایەنی بەرپرس بیر بکاتەوە لە دروستکردنی ناوەندی کۆمەڵایەتی و دەرونی زۆر گرنگ، ناوەندی یاسایی کاتێک کە ئەو گەنجانەیانوێ بچنە ژیانی هاوسەرگیریەوە، وەکو چۆن مۆڵەتی شۆفێری وەرەگری هەتا ئەو کاتێک کە تۆ مەسەرەن دەورە نەبینی نادرێتێ، ئاواش پێویستە ئەو گەنجانە بەو دەورانە بڕۆن وە تیان بگەێندرێ، ئەگەر ناتوانی سەرکەوتوبی نەچیتە ناو ئەو پرۆسەیەوە. باشە کاک فازڵ ئاماژەی بە خاڵێک کرد، ئەویش ئەوەیەکە هەر وەکو چۆن پێش پرۆسەی هاوسەرگیری پشکنینی خوێن و تەندروستی ئەوان ئەکرێت بۆی کە کۆمەلگایکی تەندروستە بێت، خۆ دەکرێت بە هەمان شێوە ناوەندێک هەبێت کە ئەو گەنجانی کە بڕیاری هاوسەرگیریە دەن لەوێ ڕاوێژ بکەن. ئەگەر هەڵە نەبم پێم وابێ بابەتێکی لەو شێوە هەیە، بەڵام تەنیا بۆ یەک دوو ڕۆژەکە ئەچەند ڕاوێژ وەرەگرن. ئەمە وەکو جەنابەت وەکو پارێزەرێکی ڕاوێژکار تا چەندە گرنگە تازە کەسێک کە بڕیاری داوە لە سەرەتاشەوە کە خۆمان دەزانی لە سەرەتا هەموو شتێک خۆشەویستە، بێگومان لەو ڕاوێژکردنە سوودێکی تەواو وەرەگرن، بەڵام دوو ڕۆژ کەمە، ڕۆژێک کەمە، هەفتەیە کەمە. بەڕای ئێوە بچی بکرێت بۆی کە زیاتر پێش ئەوەی کە بچن ناو پرۆسەکە ئاشناییان هەبێت؟ بەڕای من ئەوەیەکەوە یەکەم ئەو کوڕ و کچە بە باشتری یەکتری بناسن، ئەوە شتێکی زۆر چاکە، بەڵام ئەو ناسینی لە ڕێی ناوەندێک بێت. ئەوە من وەکو خاڵی یەکەم ئەڵێم ئەگەر یەکتری بناسن بە باشی شتێکی زۆر چاکە، چونکە تەبیعەتی یەکتری شارازابن ڕەنگە بگونجێن، بەڵام وەکو ناوەندێکی کۆمەڵایەتی هەبێ بۆ ڕۆشنبیریکردنی ئەو کوڕ و کچە، نەکو هەروەکو بەڕێز میوانە کاک فازڵش ئاماژەی پێکرد، ئەبێ ئەو ناوەندە زیاتر پەڕی پێ بدەیت، زیاتر خولیان بۆ بکەیتەوە، زیاتر تیان بگەێنی، کێشەکانی دوای هاوسەرگیریکردنیان تێبگەێنی، ماوەیەکی زۆر بێتە کێشەکانیان تێبگەێنی بزانن کێشەی دوای زەواجکردن چی ڕوئەدا، بە تەواوەتی تێبگەن ئینجا بتوانی مۆڵەتیان پێ بدەی لە دادگا بتوان مارە هاوسەرگیریەکە بکەن. بەڕاستی شتێکی چاکە، جگە لەوەش دایک و باوکش ڕۆڵێکی کاریگەری هەیە لە تێگەیاندنیان و چونکە ئێستا زۆربەی کێشەکان من ئەبینم کەسی سێم تەداخل ئەکات و ئەبێتە کێشە دروستکردن بۆ مناڵەکانیان. ئێستا ئەو کەیسانی کە دێن بۆ لای ئێوە زیاتر بۆ جیابوونەوە مەبەستمە، ئەوەی کە دێت هیچ کات ناڵێ لە بەرخاتری شکل و شێواز من واز لە هاوسەرەکە بێنم، سەرەتا هاوسەرگیری کاکرێت لەسەر چەند بنەمایەکە، یان لە ڕووی باری ئابووریەوە کەسەکەی بەدڵە باری کۆمەڵایەتێکەوە یا لەبەر جوانێکی بەس دێنە بەردەمی دادوەر بڵێن لەبەرکە دەوڵەمەنە نامەوێ، یان لەبەرکە عەشرەتدارە نامەوێ، یان لەبەرکە جوانە نامێ، بێگومان لەسەر ڕەفتارەکانە کە لەگەڵ یەکتری لەسەر ڕەفتارەکانە، بەڵام ڕەفتارەکان بە چی شێوەیەک بەبستن لە کەسی سێهەمیشە تا چەنە بێجگە لەوانە کەسی سێهەم کاریگەرە؟ کەسی سێهەم بۆ نمونە ئەڵێ من بووکەکەم تا ئێستاکە ناتوانێت چێشتمان بۆ لێ بنێ، ئەوەی کەی کێشەیە، یان ئەڵێ چێشەکەم بووکەکەم تا ئێستا خەریکی یاریکردن و گەمەکردنە، ئەوە کەی کێشەیە؟ ئەوە مناڵە تا ئێستا لە بەردەستی خۆتە ئاخۆ مناڵەکەی خۆت لەو تەمەنەیە بە هەمان شێوە ڕەفتار ناکە، سیرەکەی بە کوڕەکەی تەمێ ئەەکەن، ئەو ژنەکەت بۆ نایەتە خوارەوە هاوکاریمان بکە بۆ ئیشکردن، ئەوانە هیچی کێشە نییە. کوڕەکەش سۆزی دایک و باوکایەتی وای لێکا زیاتر ئەچێت تونوتیژی لەگەڵ خێزانەکەیە بەکاردێنێ بە پێچەوانشەوە. جاری وەها هەیە ئافرەتەکە تەڵەبەتی زۆرە، بەگوێی پیاوەکە ناکاوە، هەروە ئەزانێ گەنجێکە لە دەرەوە برادێتی نازانێ ئەمە هاوسەرێتی، ئەمانە خۆی لە خۆی کێشەی زیاتر دروست کردووە، زیاتر تەلاقان لەسەر ئەو شتانەیە. یعنی من ڕاستی هیچ کێشەیەک بۆ لای من نەهاتووە کە ناڵێم هەر هیچ نەهاتووە کە مستحقەکە زۆر جددی بێ، هەمانە مەسەرن بۆ نمونە ئێمە ئەسبابی کێشەکان چین، یەکێک ئەسبابەکان ئەو کۆمەڵایەتێکە بوو کە باسمان کرد، ئەسبابی ترش بەڕاستی ئێستاکە اقتصادیش ئابووریش کاریگەری خۆی هەیە، جگە لەوە زیاتر کە کاریگەری هەبێ ئەو مۆبایلەیە، ئەو مۆبایلەیە کەس هیچ سانسۆرێکی لەسەر نییە، هەر کەسێ بەکەیف خۆی کاتەوە، خیانە زەوجی زۆر دروست بووە بەهۆی ئەو مۆبایلەوە. زۆربەی کێشەکانی ئێمە کە توانیمانە نەیهێڵین بگاتە دادگا بە شێوەیەکی لێکزیابوونەوەی خولعی پیان بکەین بۆی کەەوە ئابرووی ئەو دوو خێزانە نەچێ، کێشەی خیانە زەوجی بووە. ئەو خیانە زەوجیەش لە چیوە دەستی پێکردەوە؟ بەڕاستی توانم پێت بڵێم
یەکەم لە مۆبایلەکەەوەکەوە هیچ سانسۆرێکی لەسەر نییە، دووەم لەو مسەرسەلە مدەبلەزانەیەکەوە لە کەناڵەکانە پەخش ئەکرێ هیچ سانسۆرێکی لەسەر نییە. ئێمە کە باسی مەسەن بۆ نمونە ئەو مسەرسەلە تورکیانە کاتێککە بڵاو ئەکرێتەوە نە ئادا بوو نە ڕەوشی ئێمە لەگەڵ تورکیا ناگونجێت و هەر کۆمەلگایەک و ئاداکاتە سەر هەزری خۆنەویست کەسەکان لە خۆی وازانە هەمان ئەکتەراتوانێ هەمان شت دووبارە بزەبێت هینوا هەیە خۆی بینیوە لە یەکێک لە شخصیت یەکێک لە ئەکتەرەکان لەگەڵ چەند ئافرەتە علاقی هەبوو ئەمش ئێوێ بۆ شێوێ بکە ئاخۆ لە کۆمەلگای ئێمە ئەگونجێ یاخۆ لە کۆمەلگەی تورکی شابڕان ناکەم بگونجێ هەرچەند ئێمە لەگەڵ کۆمەلگەی تورکیا نەژیاوم بەڵام ئەوە شتێکە درامایەکە ئەیانەوێت جوانی خۆیانی پێ دەرکەن و ڕەوازی بە دراماکە بدەن و بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە زۆر ڕەنجی داوەتەوە. کاک فازڵ کاک شێرزاد ئاماژەی بەوە کرد کە کەسی سێهەم لە ژیانی هاوسەرگیری ئێستا لە زۆربەی ئەو پرۆسانەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامدەێت دواتر بە جابوونەوە کۆتایی پێدێت کەسی سێهەمیش تیا دەستی هەیە. بۆچی پێشتر بووکێک لەگەڵ ماڵە خەسووە ئەژیا 4-5 منداڵی شیە بوو تەنانەت منداڵەکان تەمەنێکیان گەورا بوو هەندێکیشان هاوسەرگیریان کرد بووکە هەرەمایەوە بەڵام ئێستا ئەوە نەماوە هیچ یان ناڵێن هیچ بەڵام بەشێکی زۆری ئەم هاوسەرگیریە تازانەی کە ئەکرێت دەیانەوێت جیا بژین دروستەکەی ئەوەیە جیا بژین یاخود کەسی سێهەم دروستەکە کاریگەری ئەبێتە ناو ژیانیان و ژیانیان لێگە شێوێنێ. بەڵێ لە ڕاستیە پرسی با بڵێن کێشەکانی نێوان هاوسەران با بڵێن ڕاندی زاتی هەیە و ڕاندی مەوزوعی هەیە. هەندێک جار پەیوەندی بە لێکتێنەگەیشتنی نێوان دوو کەسەکەوەیە لە سەرەتادا بینایی ژیانی هاوسەرگیریان لەسەر عاتیفە کردووە نەک لەسەر منطق. ئەمە بۆ خۆی لە نەتیجەیە کاتێک بەرواقعەکەون دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەن تێگەن لەوەی کە دنیا ڕۆمانسیەت و عاتیفە نییە بەڵکو و بەرپرسیارەتی و مەسئولیەت و شاندانەبەرە. ئەمە واکات کە ڕەنگە کێشە و گرفتەکانیان بە شێوەیە لە شێوەکان سەر هەڵبدا. هۆکارە مەوزوعیەکانیش لە ڕاستیە پەیوەندی بە ڕەهەندەکانی ژیانەوە هەیە کە با بڵێن هەموو هاوسەرێک هەموو خێزانێک لەگەڵ یاژی مان باری ئابووریە باری کۆمەڵایەتیە و لە ڕاستیە ئەمڕۆ یەکێکی تر لەو شتانەی کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژیانی هاوسەرەکان بریتە لە تەداخل. جام تەداخلە زۆر جار ڕەنگە لە عایلۆ پەڕێتەوە بۆ هاوڕێیەک بۆ کەسانێکی کە لە دەوروبەرت نزیکن بۆیە تەداخلکردنی ژیانی نێوان دوو کەس بە دڵنیاییەوە ئەگەر بە ئاڕاستە ئیجابیەکەی نەبێ زیانی زۆر لەو دوو هاوسەرە ئەیە. بە قەناعەتی من ناتوانین بە شێوەیەکی مطلق لەسەر ئەو بابەتانە قسە بکەین بەڵام باشترین شت ئەوەیە کە کەسێک چوە ناو ژیانی هاوسەرگیریەوە با بڵێن خانەیەک ماڵێک بۆ خۆی دروست بکات باشترە لەوەی لەگەڵ خەڵکانێکی فراوانتر لە خۆی بژی چونکە ئێمە دەزانین کە تەداخلات دروستە بێ بەریەکەوتن دروستە بێ و هەر بەریەکەوتن و لێکشانێکیش حەساسیە دروستەکەوە لە ڕاستیشە ئەمڕۆ عەقڵی ئیدارەدانی حەساسێت عەقڵێکی زۆر کامڵ نییە بەڵکو زیاتر تەشەنوج جێگەیەگرێتەوە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ئەو دوو کەسە بۆشایی نێوانیان زیاتر ببێ لە با بڵێن لەو هۆکارانی کە پەیوەندیەکانی نێوان یان پتەوەکە و بە قەناعەتی من و بەڕێز جەناوی پارێزەریش ئەزانێ کە بەشێکی زۆر لەوان لەو کەیسانە یەنە دادگا لە ڕاستیدا تەداخلی عایلەکانیان دەوری زۆری هەبووە لە هەوڵدان یا هاندانیان بۆ جیابوونەوە بەداخەوە. بەڵێ سپاس دەکەین کاک فازڵ من ماڵاوی لە تۆکەم دەستە خۆش بکە لەگەڵمان بووی دەگەڕێم وەلای کاک شێرزاد وەکو دواپرساریش لە جەنابەتە و پرسیارە بکەم تا چەندە خودی کەسەکان هۆکارن بۆ ئەوەی کە کەسی سێهەمیان تەداخل لە ناو ژیانی هاوسەرێتیان بکرێت. هەندێک جار ئەتوانین بڵین هەر ئەم مۆبایلە بۆتە هۆکار هیچ تایبەتمەندیەک لە ژیانی هاوسەرگیری نەماوە هەرچی هەیە بە ڤیدۆ بێت یا بە وێنە بێت ئەخرێتە تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەبێتە هۆکار بۆی کە خەڵکی تریش تەداخلی تیا بکە. نەخێر شەرت نییە ئەو هەرەوە هۆکار بێ مەبەست بێت لە هۆکارەکان ئەوەیەکی لە هۆکارەکانە بەتاکید بەڵام بۆ ئەوەی کە کاریگەری کەسی سێم کەسێکی تر هەروەکو بەڕێز کاک فازڵش باسی کرد بۆی هەیە هاوڕێ بێ بۆی کە ئەو کەسە خۆی ئەبێ شخصیەتێکی بەهێزی بۆ دروستکەی پێش زەوازەکە شخصیەتێکی بەهێزی هەبێت تاوەکو هیچ کەسێک کاریگەری نەبێت بتوانێت لەسەر خێزانەکەی
نمونەمان هەیە لە دادگایە کە هەبووە مەسەرەن بینیوێتی خێزانەکەی برای خۆی لێداوە دەنگی نەکردووە برای خۆی لیداوە دەنگی نەکردو ئەڵێ خەتای تۆیە خەتای براکەم نییە کەواتە نەکو هەر مۆبایل بەڵام ئینسان شخصیەتەکەی خۆی زیاتر گرنگترە بۆ ئەوەی کەوا نەیەڵێ هیچ کەسێت تەداخلی تێ بکە. بەڵێ من سپاسی جەنابتەکەم شێرزاد محەممەد پارێزەری ڕاوێژکار و هەروەها میوانەکەی دیکەم سپاسێکەکەم و دووبارە فازڵ عمەر کۆمەڵاس سەبارەت بە تەمەنی هاوسەرگیری و بنەما و یاساکانی پێکهێنانی هاوسەرگیری و خێزان گفتوگۆمان کرد سپاس زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاسانەکەم من